لە پیرانشار لە ڕۆژهەڵاتی کوردستان یادی هەردوو هونەرمەندی گەورەی کورد محەممەدی ماملێ و مامۆستا حەسەن زیرەک کرایەوە بە بەشداری ژمارەیەکی زۆر لە هونەرمەندانی ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بیست و پێنجەمین کۆڕیادی هونەرمەندان محەممەدی ماملێ و حەسەنی ماملێ لە هۆڵی فەرهەنگ و هونەر لە شاری پیرانشار بەڕێوەچوو. بە بەشداری بەشێک لە هونەرمەندانی ناوچەکانی موکریان و کۆڕی هونەری سەبا لە شارەکانی شنۆ و پیرانشار یادی هونەرمەندانی کۆچکرد و محەممەدی ماملێ و حەسەنی ماملێ بەرزڕاگیرە. هاوڵاتیەک وەکو ئاماژەی پێدەدات ئەم کۆڕیادانە کە لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازی زۆر باشیان لێ دەکرێت و داوا دەکەن ئەو کۆڕیادانە هەمیشە بەردەوامیان پێ بدرێت. هەروەک دەزانن ئەو کۆڕیادە لەسەر ناوی ڕێزگرتن لە هونەرمەندانی بنەماڵەی ماملێ بە تایبەت هونەرمەندانی خۆشەویست مامۆستا محەممەدی ماملێ و مامۆستا حەسەنی ماملێ بەڕێوە دەچێت وەکو 25مین کۆڕیادی ڕێزگرتن لە مامۆستا محەممەدی ماملێ و سلەمین کۆڕیادی ڕێزگرتن لە مامۆستا حەسەنی ماملێ بە هاوکاری ئازیزان و هونەرمەندانی خۆشەویستمان لە شارەکانی شنۆ و پیرانشار لە سەرناوی هونەرمەندانی کۆڕی سەبا بەڕێوە دەچێت کە ئەو شۆ بەخۆشیەوە لەلایەن ئازیزان و لایەنگرانی بەشی مۆسیقای ڕەسەنی کوردی لە شاری پیرانشار پێشوازێکی زۆر باشی لێکرا. هیوادارین ئەو کۆڕیادانە بەردەوام هەبن تاکو هونەرمەندانی ئێمە ئازیزان و کەسانێک کە لە بەشی مۆسیقا کار دەکەن یاد و نێویان هەمیشە زیندوو بێ لە ناودڵی گەلەکەماندا. جەمالی ماملێ کوڕی هونەرمەند حەسەن ماملێ دەستخۆشی لەو کەسانە دەکات کە لە شارەکانی شنۆ و پیرانشار خۆبەخشانە هەستاون بە سازدانی کۆڕیادی ئەو هونەرمەندانە. لە هەموو ساڵەوە یادی هەردەکرێتەوە ئەمە ئەو ساڵ بە پێویستم زانی بۆ یەکەم جار یادی بابیشم کە وەکو کاک حەسەنی ماملێکەمە کوڕ چکۆڵەی ویم بابیشی من شێدە دڵخۆشانی بنەماڵەی ماملێ بووە بە تایبەت لە قەتارەکانی وەفایی لە دەستێکی زێرزار و باڵای هەبووە بەڵام بەداخەوە تەمەن مەودای پێدەدا کە بتوانێت بەرهەمی زیاتری هەبێ بە پێشمان زانی بۆ یەکەم جار لە شاری پیرانشار لە دەشتی لاجانی پیران لە شاری لایەنگرانی و عەشقی دڵجی ماملێ بە پێویستم زانی کە لێرە بتوانین یادێک لەو جووتە هونەرمەندی بکەنەوە. دیارە بەرنامەیە هەمووی بە خۆبەخشانە بووە سپاسی تەوای هونەرمەندانە دەکەم هەموو لە شاری شنۆ بە تایبەت شاری پیرانشار تەوای ئەو بەڕێز و خۆشەویستانی کە یارمەتیان داوین لێرە. قادر سەفایی یەکێک لە خۆبەخشانی ئەم کۆڕیادە وەک ئاماژەی پێدەکات دەڵێت ئامانجمان ئاشناکردنی هونەر و مۆسیقای کوردیە بە گەنجانی ئەم سەردەما. ساڵانە کۆڕیادی هونەرمەندان محەممەدی ماملێ و حەسەنی ماملێ لە شارەکانی شنۆ پیرانشار و مەهاباد لەلایەن هۆگرانی خۆبەخشی هونەر و بە هاوکاری بنەماڵەی هونەرمەندانی کۆچکرد و بەڕێوە دەچێت. ئامانج گەیاندنی پەیامێکە بۆ جیلی نوێ بۆ نەسلی نوێ بزانن ئەمە بەو شتانە ژیاین بەو شتانە هاتین گەورە بووین بەو دەنگانە ئەمە هاتین خۆمان گرت و پێگەشتینە ئەوڕۆ ئەمە بەو شتانە توانیمانە ئەو فەرهەنگە پارێزین ئەو کلتورە پارێزی جا ئەوەش فەقەت بۆ وەیە کە جیلی نوێ نەسلی نوێ کە تازە پێدەگا بزانن دایکانیان بابانیان چیان کردووە